پڕیەتی سندوقی دڵ دایم هەتا 200,000 گەوهەری پڕقیمەتی ئەشعاری شۆخی خۆششیعار سەرفی ناکەم من لە بازاڕی پڕوو پوچا بە هیچ یعنی زوڵف و پەرچەم و خاڵ و خەتی ڕووی گوڵعوزار ڕوو لە بەحری فکری ڕووناکەم بە تەشبیهاتی چاک ڕوو بە ڕۆژ و مو بە قەید و تاری زوڵفی لەیلیار سوورەتی مەیخانەکەم چاوی پیاڵەی مەی مەزەی ترش و شیرینی قسەی لێوی کە ئەڕژێنێ بەبار ڕوومەتی دانێم بە باغ و پرچی پەرژین چین بەچین هەردوو چاوم پاسەوانێ بێ بە شەو نەگرێ قەرار یا قەدی دانێم بە موویەک نەک بە موویەک نیوە موو مەمچی نارنج و لیمۆ یا هەر بڵێم جووتێ هەنار خۆ بە کەوکەم یا بە کۆتر بۆ نەچیری ڕاوەکەی هەر وەکو شابازی قاتل بێتە سەر دڵ بۆ شکار مفتی بەم تەرتیبە گەربارێ غەزەل کۆکەیتەوە کەس بە فلسێ نایەوێ بیبەیتە ناو بازاڕ و شار دەستان خۆش بێ بەڵێ خۆشەویستانم بە میوانداری مامۆستا عەزیز بیلکانی لەسەر لایەنی شێعری و لایەنی کۆمەڵایەتی لای موفتی پێنجوێنی شاعیر قساکەین بە هاوکاری و ئامادەیی برای موزیکژەن لەگەڵ تارە نازدارەکەی کاک عەبدوڵامین بەخێر بێ کاک عەبدوڵامیان بەڵێ خۆشەویستانم مامۆستا گیان لێرە دەست پێ بکەین موفتی بناسێنین وەک ڕۆشنبیر یا وەک شاعیر قسە هەڵگرتن لەسەر لایەنی ڕۆشنبیری موفتی پێمان خۆشە تۆ پێمان بڵێ کە بۆ ئەم نەوە تازەیە بە تایبەتی موفتی پێنجوێنی کێیە؟ بەڵێ دەستان خۆش بێت سەرەتا وەکو ناسنامەیەک ئەتوانین بڵێن موفتی خۆی ناوی مەلا عەبدوڵایە کوڕی مامۆستا مەلا کەریمی بیستانە بیستان گوندێکە لە نزیک پێنجوێن پاش لەدایکبوونی لە ساڵی 1970 ئەم وەک هەر مناڵێکی تری مەینەتکێشی ئەم میلەتە لە ناو خێزانەکەی خۆیەوە لای شەفیقی برا گەورەی کە ئەوی شاعرە بەداخەوە لە گەنجێتیا کۆچی دوایی کردووە خوێندن فێر ئەبێت پاشان بە مردنی باوکی ماڵەکەیان کۆچە کات و دێنە پێنجوێن لێرەوە ئیتر ژیانی چەرمەسەرەی موفتی دەست پێکات لەگەڵ خستنە بەرخوێندن و لەگەڵ هەوڵدانی ژیانە بە بەردەوامی ئەم پیاوە جیاوازیەکی تایبەتی هەیە لەگەڵ هەر مناڵێکی سەردەمی خۆی کە گەورە بووە چونکە موفتی ئەتوانین لە کۆمەڵی ڕوانگەوە سەیری موفتی بکەین موفتی وەک مرۆڤێکی ئاسایی وەکو هەریەکێک لەو کوردەواری کە ژیاون لەگەڵیا موفتی وەک شاعر ئەگەر تەنها وەک شاعر بیناسێنین غەدر لە موفتیەکەین چونکە موفتی یەکێکە لەو منەوەرانەی کە لە سەردەمی خۆیە بە بەردەوامی تازەگەر بووە فکری نوێی هیانیوە بۆیە لەو پێناوەشە زۆر شەرمەسەرەی توش بووە زۆر بربەرەکانەی توش بووە ئەتوانین بڵێن قۆناغەکانی خوێندنی موفتی لە سەردەمێکایە کە ئیتر دوای عوسمانیەکان و سەرەتای جەنگی جیهانی یەکەمە لەبەرەوە هەمیشە لە کۆچ و ڕەو و لە لێشێوان و لەوە بووە بە تایبەتی دوای جەنگی جیهانی یەکەم بڵاوبوونەوەی بیری چەپگەرایی لە ناوچەکەیشا جارێکی تر کاریگەری لەسەر موفتی دروستەکات بۆیە موفتی بە عەقڵێکی ئاینی پێشکەوت و خوازانە جارێکی تر ئەیەوێ بیرسترۆیکای کوردایەتی بکات ئەیەوێ بیرێکی نەتەوەی پێشکەوت و خوازانەدا بڕێژێ ئەوێ بیرێکی ئاینی میانڕەوی ڕێک و پێکدا بڕێژێت کە دوور بێ لە خرافات ئەوێ بە شعر لەو سەردەما بۆی ناکرێت بۆیە بە شعر ئەمانە دەرئەبڕێت بەشێکی کە بەداخەوە بەشێکی کەمی ئەم دیوانی لە بەردەستمانەیە بەشێکی کەمی ئەو بەرهەمانەیە کە موفتی نووسیوێتی ئەوێ دەری ببڕێ بۆیە بە وشەی سادە و ڕەوان شعرەکانی موفتی فەرقیان هەیە لەگەڵ شعری شاعرانی تر
ئەوەندەی مفتی لە ئەیەوێت چ ڕوویەکەوە مامۆستاجان ئەوەندەی مفتی ئەیەوێت وەکو بروسکەیەک وەکو پەیامێک قسەیەکی ئاسایی پەیامێکی ئاسایی بدا بە گوێی خەڵکە ئەوەندە بە دوای ڕەوانبێژی و ئەوە نەگەڕاوەکە لە شاعرانی سەردەمی خۆیان دەرکی پێکرێت و زۆر بە دوای وشەی قورس و ئەوە گەڕام کە ئێستا ئێمە شعرەکانیان لەلایەن کەسانی نووسری ترەوە تحلیلی بۆ ئەکرێشی تەڵکاری بۆ ئەکرێت شعری مفتی پێویستی بەوە نییە شعری مفتی لە ڕوخسارە سادن بەڵام لەسەر ئەوەی کە بەڕێز دەڵێ ئەڵێن گوایە لەسەر ئەو هەڵسو و کەوتە پێشکەوتن خوازانەی کاتی خۆی هەبووە تەنانەت هەوڵی کوشتنی دراوە گیراویشە زیندانیش کراوە لە ساڵی 1940 پێم وایە گیراوە مفتی ئەگەر بڵێین مفتی وەکو ئەوەی کە ئەوێت دەنگێک بێت نەتەوە دۆستی کورد وەکو نەتەوەیەک لە ڕیزی نەتەوەکانی ترا دەربخات زۆر بە ئاسانی بۆ دەرکمان پێکرێ لە شعرەکانیان ئەتوانین فەرقی پێ بکەین کە ئەم پیاوە ئەوێ وا بۆمان پیشان بدات کە ڕۆشنگەرێکە لە سەردەمەکەی خۆیە لەو سەردەما لە ناوچەیەکی تەریکی وەک پێنجوێن کە ئەڵێم تەریک ئەلبەت وەک مووقعی جوگرافی پێنجوێن ئەو کاتە ڕێگەی ئەوەندە ئاسانی نەبووە ساڵی 1920 کە ئینگلیزەکان هاتوون بۆ پێنجوێن تۆزێک ڕێگەکە دەستکاری کراوە لەم مدەتا مفتی تەماسێکی زۆر باشی هەبووە لەگەڵ دەور و پشتەکەی خۆیە تەنانەت لە میوان نەوازیە یەکێکە لەو نمونانەی کە لە پێنجوێنە مەسەرەن هەمیشەهانی خەڵکی یاوەکە ئامێزێکی هێمن بن بۆ خەڵکانی دەرەوەی پێنجوێن لە کاتی ژیانی مفتیە کۆمەڵێک لە جوولەکەکان لە پێنجوێنا بوون لە کاتی ژیانی مفتیە هەردوو طریقەتەکە چێت طریقەتی نەقشی و چقاری لە پێنجوێنا شوێنیان هەبووە ئەڵقەی زیکر و تەحلیلەیان هەبووە لە کاتی ژیانی مفتیە مەسەرەن پێنجوێن ئەوەندە خەڵکی دەرەوە نەیتوانیوە زۆر هات و چۆی بکات بێگومان جوولەکەیەکی زۆریش لەوێ بوون بۆیە مفتی وەکو منەوەرێک وەکو مرۆڤ دۆستێک دەرئەکەوێت وەکو سمبولێک لە ناو پێنجوێنە لە پەنای ئەمەوە مفتی یەکێکە لەو زاتە گەورانەی کە هەل لە سەرەتای ژیانیەوە خۆی بە ئاشکرا ئەڵێ سێبەری مەکتەب ئەساسی ژینمە یەکێکە لەو بانخوازانەی کە هەوڵی ئەوەی یاوەکە لە ناونەتەوەکەیە خوێندەواری بە جۆرێک بڵاو بێتەوەکە سەرجەم خەڵک لە فیکری نەتەوەیی تێبگەن بە ڕێکوپێکی و یەکێکە لەو دەنگانەی کە هۆکار بووە کە ساڵی 1935 قوتابخانە لە پێنجوێنا بکرێتەوە ئەلێرەوە شۆڕشێکی تری مفتی دەست پێکات ئەم شۆڕشەی تری مفتی لە شارەکان شارڕەنگی یاوەتەوە بەڵێ ئەلێرەوە شۆڕشێکی تری مفتی دەست پێکات کە ئەویش دیفاعکردنە لە ڕەگەزی دووەم ڕەگەزی مێینە یاخود ژنان نەک هەر بخوێنن بێنە مەیدان بەڵێ شعری لەو بابەتە تەشجیعیانەکات کە هەمیشە هانیانەدا کە بێنە مەیدان بۆ خەبات و تێکۆشان بێنە مەیدان بۆ خوێندن بێنە مەیدان بۆ کارکردن بە هیچ جۆرێک هیچ جیاوازیەک نابینێ مفتی لە نێوان ژن و پیاوە لەو مەجاالە لە هەمووی گرنگتر ئەوەیەکە خۆی دێت ئەمە لە خێزانەکەی خۆیەوە دەست پێکات یەکەمین کەسێک لە پێنجوێنا کە کچی ناوەتە مەکتەب نردووە بۆ مەکتەب مفتیە ئەوە لە شعرێکیا کە باس ستایشی معروف جیاوکە کاکە لە ساڵی 1945 کە ناوی دووکشەکەی خۆی ئێنە لە شعرەکە هەنار و لیمۆ بەڵێ کە خستوونێتە بەرخوێندن بەڵێ کچەکانی خۆی ئەخاتە بەرخوێندن جارێکی تر لە ناو بازاڕی پێنجوێنە مفتی ئەگەرچی لە بنەماڵەیەکی مەلاو ئاین پەروەر بەڵام وەکو خۆی لە شعرە ئاماژەی پێەیە من شعرەکان بەجێڵم بۆ جەنابتان
لە شعرە ئاماژەی پێیا کە ئەم حەز لە ژیانی وەکو مەلا ناکات نایەوێ دابنیشێت لە کونجی مزگەوتێکە بە باج و خەراج و بە دەسەنەی خەڵک بژی ئەوێ بە شانی خۆی بژی لەمان کاتە بەس لەواکە ئەڵێ کە من مەلا و لە بنەماڵی مەلام بەڵام ڕفتاری وەک مەلا ناکەم ڕفتاری وەک مەلا ناکەم لەگەڵ ڕێزمانە دیارە مەلای ئەو سەردەما لەوانەیە بە نوشتەنووسین بە کۆمەڵێک حاڵەتی تر لە ڕێی ئاینەوە توانی بێتیان بژێوی خۆیان پیاکەن مفتی دوکانێکی بچکۆلەی دانابوو کە لە شعرا ئەویش وەصفیەکە کە تەختەیەکە و کۆمەڵێک پارچە ئاسن و جگەرەی قامیشی ئەو سەردەما کە پیانەوە جگەرەی زەل ئەی هێنێت و لە تووتنی ئاسایی کە دەوروبەری پێنجوێنیش تووتنێکی زۆری لێکراوە بەرکانیا و قەت پاڵی شاخەکان ئەی هێنێت لەوێ جا لێرەوە کچەکەی دووبارە لە دوای دەوامی مەکتەبی ئەی هێنێت بۆ لای خۆی بۆ دوکانەکە لە دوکانەکە کار ئەکات بەدەم ئەو کەسانەی کە دێن و جگەرەی لێ ئەکڕن ئالێرەوە جارێکی تر مفتی پێمان ئەڵێ کە ژن ئەو ڕەگەزە سەرەکیە لە ناو کۆمەلگا کە ئەتوانێت شان بەشانی پیا و سەرجەم پێویستیەکانی ژیانی خۆی دابین کاتیەوە هاتووە بەڵێ خۆشەویستانم شارێکی مفتی پێشکەشەکەین لەگەڵ کاکا عەبدوڵڵا مفتی ئەڵێ ئەگەرچی لەحزەیەک دەرد و غەم و قەهر بەبا ناکەم ئەگەرچی لەحزەیەک دەرد و غەم و قەهرم بەبا ناکەم ئیلاهی زۆر شکر ئومێدی هنانێ من لە شا ناکەم لە سایەی زەحمەتی قاچ و سەر و شان و دەست و ئەستۆم لە بۆ کەس چاو لەبەر نیم و خەیاڵی ڕێی ڕیا ناکەم لەبەر تاڵی زەمانە و شەربەتی ئەشعاری ژینم هەتا ئەم دوو تەعامەم بێ خەیاڵی شەکر و چا ناکەم بە شاڵی خاکەکەم ڕازیم و ئەی پۆشم هەتا مردن لە فاسۆن و گەبەردین تا ئەبەد سەڵتە و کەوا ناکەم مەلایی و خوێندەواری خوڕەوشتی خۆم و باوانمە کەچی من ئارەزووی نان و ژیانی وەک مەلا ناکەم وەها غەرقی مەراقی پڕجەخاری کاری ناپاکم ئەگەر خۆم بم بە لوقمان سەد یەکی دەردم دەوا ناکەم بە ئومێدم بە سەربەستی لە حەشری شا نەجاتم بێ لە دونیادا کە هیچ کەس تووشی ئازار و بەڵا ناکەم ئەگەر شارێک بڵێم و نەشریکەم هیچم لە کەس ناوێ لە فکرا پەیڕەوی مەرحومی زاتی شێخ ڕەزا ناکەم ئەگەر مفتی یەکێ پەیدانەکەی هاودەرد و هاودینت ئەگەر مفتی یەکێ پەیدانەکەی هاودەرد و هاودینت بڵێ تا هەم شکاتی گەردشی چەرخی لەلا ناکەم بەڵێ مامۆستا ئێمە وێزگەیەکی ژیانی مفتی پێنجوێنیمان باس کرد ئەوە ئەو قۆناغەیەتی کە لە پێنجەنە ژیاوە کاریگەری زۆریشی لەسەر خەڵکی پێنجون و دانیشتوانی پێنجون و ئەو ناوچە و کەس و کار و بنەماڵەکەی خۆشیە وەکو کەسێکی ڕۆشنگەر بەڵام قۆناغێکی تری یەتە پێشەوە کە یەتە سلێمانیەوە سلێمانی ئەژی چکە ئەو کاتە مفتی تەمەنی پێم وایە لە 50 ساڵ تەجاوزی کردووە کە بۆ یەکەم جار شعر ئەنێرێ بۆ گۆڤاری ژیان 1936 ئەو شعرە بڵاو کرێتەوە ئەیتر دوای ئەوە وای لێت کە پیرەمێردی نەمر هەموو شعرەکانی لێوەرەگرێت و بۆی بڵاوەکاتەوە ئەم قۆناغەی مفتی پێنجوێن لە سلێمانی جیاوازی چێرە لەو قۆناغی کە لە پێنجوونەوە طبعاً لەگەڵ ئەوەی کە لە ناو پێنجوێنە کۆمەڵێک لە لاوەکانی پێنجوێن بەردەوام سەردانی دوکانەکەی ئەەکەن و بەردەوام لە دەوری کۆ ئەبنەوە لەگەڵ ئەوەی کە تووشی ململانەی ئەو نەیارانە ئەبێ کە
دژ بە فکری ئەوان قسەکا و هەوڵی ڕۆشنگەریە لە پەنای ئەوەوە مفتی هەوڵی ئەوەی داوە کە دەنگی بگاتە دەرەوەی خۆی دەنگی بگاتە دەرەوەی پێنجێن و بڵاو بێتەوە بە کوردستانە بۆیە دێتە سلێمانی و لەگەڵ پیرەمێردی نەمرا تەنسیقە کات و خۆشبەختانە مەسەلەن بەختەکەی مفتی لەویایە کە پیرەمێرد هەرچی شیعرێک مفتی بۆیە نێرێ دەست بەجێ بڵاوە بێتەوە کەواتە مامۆستا بۆ پیرەمێردیش ئەو کات گرنگ بووە کەسێکی ئاوا هەڵکەوتە و من کەسێکی وا هەڵکەوتە کە بتوانێت ئاوا زۆر بە سادەیی فکرێکی نوێ دەرببڕێت دیارە پیرەمێرد شیعرەکانی نرخاندووە بۆیە پیرەمێرد خۆی نرخاندوێتی و بە دڵی بووە بۆیە هەر دەست بەجێ باسی کردووە ئەلم قۆناغا کەمالی بە ڕەحمەت بێ کە ئەوێ وەکو مێژووی ئەدەبی کوردی کتێبێکی ئەنووسێت بە ناوی گوڵدەستەی شوعرای هاو عەسرم ئەوانەی لەگەڵ خۆیان ژیاون وەسفێکی زۆر جوانی مفتیەکات مەسەرەن هەر تەبیعەتی مفتیش لە ڕووی دەرونیەوە کە بینیوێتی لە نزیکەوە لە 1939 کتێبەکە بڵاوە بێتەوە زۆر بە جوانی ئەفەرمێ مەلا عەبدوڵا پێنجوێنیە لە دەی بێستان هاتۆتە دنیا ئێستا لە پێنجوێن تووتنچێتی ئەکا پیاوێکی خواپێداوە کە زۆر دەوڵەمەندە لە تەبیعەت و ئەخلاقە زۆر فەقیرە لە سەروەت و تفاقە هەروە لە خۆیەوە فەلسەفەیەکی ڕاست و ڕەوانی دۆزیوەتەوە و بە شێوەیەکی جوان و ئاسان دەری دەبڕێت مەسەرەن ئەوانەی کە هاوچەرخی مفتی بوون لێی تێگەیشتون کە مفتی جگە لەوەی کە وەکو شاعر بناسێنرێ وەکو بیرمەندێک وەکو فەیلسوفێک کە لە کۆمەڵێک ململانەی تر خۆی ئاڵاندووە و هەوڵی ئاتایە لە پێش هەموویشیانەوە ئەو عشقە پاکەی کە بۆ نەتەوەکەی و بۆ کوردستان هەیەی مامۆستا با بڵێن ئەم دەستپێکە یا ئەو هاوخەمیە بۆ دروستبوونی کۆمەڵگەیەکی پێشکەوت و لای مفتی ئایا لەگەڵ هاتنە دەرەوەی لە پێنجێن ئەمەشی لەگەڵ خۆی هێناوە حتمما لەگەڵ خۆی هێنابێتی ئەو عشقەوای لێ کردووە کە لە بانگەوازی کوردایەتی بۆ دروستبوونی کۆمارە ناوازەکەی مهاباد مفتی قانعیش لەگەڵ خۆیان ئەبا کە مفتی قانع هەمیشە پێی وتووە کاکە چونکە 7 ساڵ لە قانع گەورەترە بە تەمەن و زۆریش لە لای بووە بە پێ لە پێنجوێنەوە ئەچن بۆ مهاباد قانع و مفتی بە پێ لە پێنجوێنەوە ئەچن بۆ مهاباد و لەوێ کە بە شانازیەوە مەسەرەن کە لە مەیدانی چوارچرا مفتی دەنگ هەڵە بڕێت ئەڵێ ئیمڕۆکە لە خۆشی وەتەنم هەر وەکو منداڵ دڵ پێ ئەکەنێ ئێستەکە کەوتۆتە گڕووگاڵ بۆ خزمەتی ئاڵایە کە سەوزە و سپیە و سوور ئەیکەم بە فیدای قەوم و کەس و ڕۆح و سەر و ماڵ لە بەردەم لە کاتی هەڵکردنی ئاڵای کوردستانە قانعیش هەر شعرێکی هەیە قانعیش هەر شعرێکی هەیە لەسەر ئاڵاکە لەو کاتا ئیتر زاڵبوونی بیری نەتەوایەتیە کە بەسەر فکری مفتیە زیاتر زەقەبێتەوە و لەوێ لە گۆڤاری هەڵاڵە ئیشەکات ماوەیەک لە مهاباد و ئەبێ بە هاوڕێی کۆمەڵێک لە شاعرانی ئەو سەردەمەکە مامۆستا عەبدولقادری دەباغی و ئەوان کە دواتر لە سەریان نووسیوە هەمووی بیرەوەری ئەو کاتەیە کە مفتی چووە بۆ مهاباد. بەڵێ مامۆستا گیان کاک هەمیدیان ئەگەر شعرێکی مفتی پێشکەش بکەیت ئەمەش دیوانی مفتی هەیە. بۆ تۆیە وەتەن من لە وەتەن تو ناکراوە دێوانە سفەت ژینمە بەدناویە ناوم بێ حورمەتی لای خزم و برا ناحەزی واعز جێداری یەزیدم بە بەدی ناوی زراوم من دێتە دڵم بمکوژن و هەروەکو مەنسوور بڕوا بە هەدەر خوێنی نەبێ خوێنی ڕژاوم باری غەمی تۆ بوو لەسەرم ئێستەکەوا من وەک چینی فەنەر وایە قەفی پشتی چەماوم
شەو تاکو سەحەر شیوەن و زاریمە هەتاکەی بڕوانە خوڕەی خوێنی گەشی چشمەی چاو قاچ و دەسمی فلیجە نەما هێز و تەکانی ئەسپی هونەری هۆش و وتەی توند و بەتاوم بۆ غایە پەرستی وەرە بنوارە لە داخت وەک تار و نەیعودە کزەی جەرگی بڕاوم قەستەم بە چیا و شاخ و هەموو دەشت و نزارت قەهر و غەمی تۆ نانە لەگەڵ گۆشت و پڵاوم نایدەم بە گشت پارچە قماشی هەموو دنیا نانێکی بەڕووی تاڵ لەگەڵ شاڵی دراوم جێی بەرد و پلارم لە هەموو لاوە لەسەر تۆ بێعالی و سەرسەختیە بەم جۆرە کەماوم مفتی لە قوڕی سوور و ڕەش و شین بەسەراکە ئەو ساکە ئەڵێم خاوەنی سەد تاج و کڵاو دەستان خۆش بە سەرخۆش مامسا شتێکی ئەمێ لەسەرەوە قسە بکەین لە شێعرەکانی موفتیە ینی زۆر با بڵێن ئەو کاریگەری مفتی دایناوە پێشەوەی کاریگەری هەبێ شعرەکەی نووسیوە بۆ نمونە بەس لە مەکتەبی پێنجوێنەکە یا پیتاکەکەی پێنجێن ئەمانە بۆ چ دەور و زمانێک گوتراوە ئایا ئەو مەکتەبی پێنجوێن کە ساڵی 1945 نووسێتی ئەوە یەکەم جار بۆ مەکتەب بکرێتەوە لەوێ نەخێر لە ڕاستیە لە ساڵی 1935ەوە مەکتەب کراوەتەوە لە پێنجوێن بەڵام مفتی لەو ساڵی 1945 بە باڵای ئەو وەجبە قوتابیە یەکەمینانە هەڵا کە 10 ساڵ خوێندنیان خوێندووە ئیتروان لێ هاتووە کە پێگەیون لە ڕاستیە خوێندنی مەلایەتی بە 10 ساڵ کەمتریش تەواوە کرێت بۆ زۆر لە فقێکان کە لە مزگەوتەکانە ئامێنەوە بەڵام خوێندنی مەکتەبی ئەو قۆناغ بە قۆناغی کە هەر ساڵی قۆناغێک ببڕی مدەتێکی زۆرتری ئەوێت بەڵام لە نەزەری مفتیا چونکە بە زانستی نوێ و بە علمی سەردەم چەکدارەکرێن دەورێکی کاریگەرتریە بێت جگە لەمانە مفتی عشقێکی تایبەتی هەیە بۆ پێنجوێنەکەی ڕاستە ئەوە تا مەسەرن کە بوومە لەرزە ئەدا لە پێنجوێن مەسەرەن وا وەسفی پێنجوێن ئەکات کە بەهەشت بێت داخەکەم پێنجوێنکەوە ئەمڕۆ لە تۆ دوور و جیاین تۆ بەهەشت و ئێمە وەک ئادەم لە ناو تا دەرکراین ئەی بەسێتەوە بە چیرۆکی دەرکردنی ئادەم لە بەهشت ینی پێنجوێن بە بەهشت وەسفەکات جگە لەوە لە ناو پێنجوێنە خۆی بە ئەندازیارێک گەزانێت وەکو مهندسێکی پێنجوێن مەسەرەن لە شعرێکە ئیشارە بەوە هات کە ئەم پێنجوێن بە قەتپاڵی شاخەکانەوە ئاوا مەجای فراوان بوون تایە کەم بۆتەوە کە ئیتر زۆر قەرەباڵغ بووە ئاوات بەوە ئەخوازێ کە ئەمڕۆ بەشێک لە ئاواتەکەی هاتۆتە دیشکر ئاوات بەوە ئەخوازێ کە ماڵەکان بێنە خوارەوە بۆ پێدەشتەکە و ئەوەی کە کۆن پێی وتراوە گردی تیارەخانە و ئەو هەمووی ببێ بە ماڵ و بازار و دووکان و شتی جوانی تیا دروست بکرێ و لەسەر چەمی گەورە پر دروست بکرێ و بە تەرتیب خەڵک بتوانن وەکو شارێک لە شارەکانی تر خەڵک سەردانی پێنجوێن بکە جگە لەوە کاتێک کە بوومە لەرزەکە ڕوئەدار لە پێنجوێن کۆمەڵێک لە هونەرمەندان لەوانە ڕەحمەتی مامۆستا ڕەفیق چالاک مامۆستا عومەری عەلی ئەمین ئەمانە وەکو شانۆکار ئەگەڕێن بە کوردستانە داهاتی ئەو مەسرح پێشکەشکردنە بۆ پێنجوێن و بۆ ئەوەی کە لە بوومە لەرزەکە زەرەریان هێناوە بەداخەوە ئەو لیژنەی کە کۆیەکەنەوە ساڵی یەکەم و دووەم هیچی پێ ناکەن ئەوە مفتیە کە دووبارە تەژیع ئەکاتەوە کە پارەی ئیعانەی زەلزەلەی پێنجوێن چی لێ هات هەر شعرەکە بەو دێڕە دەست پێکات ئەی جوڵێنێتەوە جارێکی تر ئەو قسەی مفتیە کە ئەبێتە باعیسی ئەوەی کە ئەو پارەیە دواتر لە دینەمەی کارەبا سرف بکرێت بۆ یەکەم جار کارەبا بهێنرێتە پێنجوێن بەڵام جێی داخەکە کە بەهۆی نەخۆشی گەدەیەوە لە ساڵی 52 کە ئیهێنن بۆ سلێمانی و لەوێ عملیاتێکی گەدەی بۆ ئەکەن بەداخەوە لە عملیاتێکەوە ئیتر بەرەو ئەوە ئەڕوات کە کۆچی دوایی بکات ئێمە ئێستا شانازی پێوەکەین وەکو ڕەمزێکی هەموو کورد و مەزارگەکەی هێنراوەتەوە گۆڕستانی حاجی شێخ
بەڵام ماڵ خۆیان بنەماڵەکەیان لە دوای هێنانەوەی بۆ حاجی شێخ و دوای چەند ساڵێک ئەنجارە ئەویان دۆزیەوە کە خۆی وەسێتی کردووە لە گردی سەیوان بێ چکە لە دوو دێڕا ئەفەرمێ ئەگەر مردم وەسێت بێگردی سەیوان ماڵە قەبرم بێ گەڵای ئەو دارە جوانانە لە جێی سابات و کەپرم بێ تکاکارم لە ئاخردا لە قاپی حەزرەتی یەزدان لەگەڵ یارانی هاودەم هەر لەوێ مەیدانی حەشرم بێت دیارە سلێمانیش وەکو پایتەختی ڕۆشنبیری وەکو ئەوەی کۆمەڵێ شاعری هاوچەرخی خۆی لە گۆڕستانی سلێمانی نێژراون ئەویش ئاواتێکی بووە کە لە هاوشانی بەڵام دیارەکە کۆچی دوایی کردووە هێناویانەتەوە بۆ پێنجێ بەڵێ زۆر سواز ماوەستا ڕێز خۆشەویستان دیارە قسەکردن لەسەر مفتی پێنجوونی زۆر لەوە زیاتر هەڵەکرێت کە ئێمە ئەمڕۆ قسەمان لەسەر کرد بەڵام کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی بوون دەڕوات و کۆتایی بە بەرنامەکە دێنین بە شیعرێک لەلایەن میان خانەوە پێشکەشەکە من مەراقێ هوا لە دڵما با نەبێ ئیتر نیهان با لە هەر کوچە و کەنار و کۆمەڵێ بیکەم بەیان نەشریکەم تەزویری شێخ و وەزعی ئاغا و میرخان سەر لە بۆ سەربازی چاکە نەک لە بۆ چەفتەی گران دڵ لە بۆ خەمخۆری چاکە نەک لە بۆ میهری کچان گەر بەخت نەکرێ لە ڕێگەی خزمەتە بڕزێ بەدەن کرمە ڕێزی کەی ئیلاهی با نەمێنێ ڕۆحوتەن شوێنی ون بێ قەسر و قەبر و بەرگ و پۆشاک و کفەن چاو ئەگەر فرمێسکی خوێنیندا نەڕێژێ بۆ وەتەن دەک بە کوێری هەر بمێنێ تاوەکو ئاخر زەمان من لە خەودا بووم هات و پێی وتم پیرێ لە پڕ ڕوو لە خزمەت گەر نەکەی بۆ قەومەکەت نابی بە کوڕ گەر بە شەر ئازاری بوو نەوعێکە وەک حەیوانی دەڕ دەم ئەگەر هاواری هۆزی خۆی نەکا پڕ بێ لە قوڕ سینە وەک کۆتر نەناڵێنێ دایما پڕ بێ لە ژان لاف و شیعرم گەر درۆ بێ زوو زەمانەی خاتە دەر ڕووم لە دیوانی خوا ڕەش بێ گەر نەیبەم لەسەر تاجی ڕاستی فکری مەیلی وەک کەوانەی کەم لەبەر بۆ شانم پێ ئەوێ باری خەمم بۆ بادەسەر یا زبانم بۆیە چاکە ببڕێ وەک تێغی دەبان